مەترسیەکانی بەردەوامی بە عەرەبکردن و بە شیعەکردنی ناوچە کوردستانیەکان تەوەری ئەم هەفتەیەی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر، دکتۆر سۆران بەرزنجی یاساناس و شرۆڤەکار، دکتۆر محەممەد خورشید یاساناس، خەیری بۆزانی بەڕێوەبەری گشتی کاروباری ئێزدیەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی. بەڕێزان سڵاو ئەم کاتتان باش. لە پەنا هەموو ئەو فشارانەی کە بەردەوام لەلایەن دەسەڵاتدارانی بەغاوە دەخرێتە سەر هەرێمی کوردستان، لە پەنا بەردەوام پێشێلکردنی مافە دەستوری یاسایی و سیاسیەکانی هەرێمی کوردستان، لە پەنا بڕینی شایستە داراییەکان و لە پەنا بڕینی بودجە و موچە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان، لە پەنا هەموو ئەمانەوە ساڵانێکە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە من لە قەوسێکە پێڵم ناوچە داگیرکراوەکان، ساڵانێکە پرۆسەیەکی چڕی تعریب بە ڕێوازێ پرۆسەیە کاتوانم بڵێم زۆر لە تعریبی سەردەمی ڕژێمی بەعەز مەترسیدارترە، حتا لە تعریبی سەردەمی پێش ڕژێمی بەعەزیش. هەروەها هاوشان لەگەڵ ئەم پرۆسەی تعریبەیە بە دروستی لە خیانەتی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017ەوە پرۆسەیەکی تر بە ناوی پرۆسەی تەشەیوع یا پرۆسەی بە شیعەکردن لە هەمان ئەم ناوچە کوردستانیان بەڕێوەچن. ئەم پرۆسەیەش مەترسیەکەی بە شێوەیەکە کە خەریکە بڵێن هەڕەشەی سڕینەوەی کورد و کوردستان لەو ناوچە کوردستانیانە لایانی کەم ئەگوزەرێ. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی ستۆدیۆ 24 شڕۆڤەی مەترسیەکانی ئەم دوو پرۆسەیەکەین، واتە پرۆسەی تعریب و پرۆسەی بە شیعەکردن. هەروەها وەڵامی ئەو پرسیارە گرنگەینەوە، ئایا کوردستان، هەرێمی کوردستان، پێکهاتەکانی کوردستان، خەڵکی ئەو ناوچانەی کە داگیر کراون چ ڕێو شوێنێک هەیە بیگرنە بەر، چ سیاسەتێک هەیە، چ ئاراستەیەک هەیە ئیشی لەسەر بکەن بۆ ئەوەی ڕێ لەم پرۆسە مەترسیدانانە بگرێ. هەموو لایەکتان بەخێر بێن. پێشەوەی دەست بە گفتوگۆ بکەین، من حەزەکەم بەس ڕوونکردنەوەی هەم بۆ بینەرانی بەڕێزیش بێ. بەڕێزان، پرۆسەی تعریب خۆتان ئەزان لەبەرەوەی لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە لە سەرەتاکانی پرۆسەی تعریب لە کوردستان ئەگوزەرێ بەڕاستی، هەتا گەیشتۆتە ترۆپ لە هەندێک حاڵەتە لە هەندێک حاڵەتە کەم بۆ تۆ زیاد بووە، ئەمە هەمومان پێی ئاشنایە. بەڵام پرۆسەی تەشەیوع یاخود بە شیعەکردنی ناوچە کوردستانیەکان ئەمە هەندێک ئەمێ ڕوونکردنەوەی لەسەرم بۆی هەڵە تێگەیشتنێک دروست نەبێ. بێگومانەوە کە باز لە وشەی چەمکی بە شیعەکردنەکەین لە ڕووە دینی و لە ڕووە ئاینی و مەزهەبی و حتا بانخوازیەکەی و لە ڕووە عەقیدەیەکەوە ئێمە باسی ناکەین و ئیشی ئەمە نییە لێرە باسی بکەین. ئێمە باسی ئەم پرۆسەیە ئەکەین وەکو پرۆسەیەکی داگیرکاری سیاسی، باسیەکەین کە لەژێر پەردەی مەزهەبگەرایی یاخود لەژێر پەردەی یا لەژێر ئاڵای مەزهەبیە بەڕێوازیە دژی کورد و کوردستان. بێگومان ئێمەش و بەشدارانی ئەم گفتوگۆیەش و کەناڵی کوردستان 24یش ڕێزێکی بێپایان و بێ سنووریان هەیە بۆ باوەڕدارانی هەموو ئاینەکان، هەموو ئاینزاکان، هەموو مەزهەبەکان و هەموو ئەو کتێبانی لای ئەوان پیرۆزە و ئەو کەسایەتیانی بوونەتە سیمبول و هەروەها نوێژگە و پەرستگە و مزگەوتەکان و لای ئەوان چۆن ڕێز لێگیراون، لای ئێمەش بە هەمان شێوە ڕێز لێگیراون. بەڵام ئێمە باسی پرۆسەیەکی سیاسیەکەین وەکو چوار هاوڵاتی کورد و کوردستانیش ئەوەمان لە بەرچاوە کە لەسەر ئاسی کوردستانی گەورە چەندی ملیۆن کوردمان هەیە کە بە ئاین موسڵمان و پەیڕەوکاری مەزهەبی شیعەن. وەمانە هاوڵاتی ئێمەن، هاونیشتیمانی ئێمەن، هاوخاچی ئێمەن، هاومێژوو هاوخەمی ئێمەن و هاوڵای ئێمەشن. بۆیە ئێمە یعنی کە باس چەندی شیعە یاخود بە شیعەکردنەکەین لە چوارچێوەی پرۆسە سیاسیەکە باسیەکەین. جا لەوەش ئێمە ئەوەشمان لە بەرچاوکە لە ڕیفراندۆمەکەی ساڵی 2017 ئەو ناوچانەی کە زۆرینیان کوردی موسڵمانی بە مەزهەب شیعە بوون، ئەمانە ڕێژێکی زۆر بەرزیان لە دەنگی بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان هێنا و شارێکی وەکو خانەقین یەکەم بوو لەسەر ئاسی کوردستانی باشوور بە ڕێژەی 1970 بەڵێ بۆ سەربەخۆی کوردستانی هێناوە. ئەمە وێڕای هەموو ئەو قوربانی گەورانەی کە کوردەیلی فەیلی و شیعە بە درێژایی بزوتنەوەی ئازادی ڕزگاری خوازی کوردستان داویانە لە پێناو ئازادی کوردستان. هیوادارم وەختێ لە ناو مناقەشەکانە وشەی شیعە یاخود بە شیعەکردن بەکارێنین هیچ کەس لێکدانەوەی هەڵی بۆ نەکا، بە تەنیا باسی ئەو پرۆژە داگیرکاریاکەین کە ئێستا لە ناوچە کوردستانەکانە گوزەرێت. دکتۆر محەممەد بە لە سەرەتا لە جەنابتەوە
هەم وەکو کەرکوچیەک هەم وەکو چاودێرێک هەم وەکو یاساناسێک ئەم پرۆسانە چۆن ئەبینی بە تایبەتی لەم چەند مانگەیە زۆر خەست بۆتەوە لە ناوچەی کەرکووک و دەوروبەریشی. سپاس بۆیەوە سڵاو بۆ بینەرانی بەڕێزیش خۆشحاڵم بەیەکەوە جارێکتر بۆ بابەتێکی زۆر گرنگ بەڕاستی قسەی لەسەر بکەین وەکو لە پێشەکیەکە جنابەتوتت ئەو بابەتەی باسەکرێت لەسەر پرۆسە سیاسێک. من پێم خۆش بوو وەکو سەرەتایەک بۆ ئەوەی کە بینەرانی بەڕێزیش شارەزاییەکیان هەبێت لە مێژوو شیعە شتێک لەسەر شیعە باس بکەین بەڕاستی. طبعاً پێڕاوکارانی با بڵێن چه ئیمامانی شیعە اینجا چه 6 ئیمامێکە بن چه 12 ئیمامێکە بن ئەوانە پێیان ئەڵێن شیعە. شیعەیەکێک لە مەسەبە گەورەکانی نێو شریعەتی ئیسلامیە بەرامبەر بەوە با بڵێن مەزهەبی سونە وەستاوەتەوە لە عینەکە. ئەم حاڵەتە هەر لە سەرەتای خلافەتی ئیسلامی دەستی پێکرد بە تایبەتی لەو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچی کرد ئەو خلافەکە دروست بوو کێ ئەبێتە خەلیفە و دوای ئەو توندوتی ژیانێک لە بینیان ڕوویدا لە سەردەمی ئیمامی عوسمان خەلیفە عوسمان شتەکان زیاتر گەورە بووەوە هەتا بە شەیدکردنی حەزرەتی عوسمان تەواو بوو و ئەو شەڕانێک کە ڕوویدا لەوێ لە مەدینە و لە دوای مەدینە شەڕی با بڵێن جەمەل و ئیلە ئاخری هەموو ئەمانە بوونە مۆزوع قرامەتیەکان لەلایەک بوون ئەمەویەکان لەلایەکی تر بوون بۆیە ینی وەسیلەیەک ئەبوایە بدۆزرابێتەوە بۆی بەرگری بکەن لە ئەوەی کە وەکو خۆیان ئەڵێن ئەهلی بیت ئەهلی بیتی ژێمە ئەزانین لە ئیمامی عەلی و لە حەزرەتی فاتیمە کچی پێغەمبەر صلی الله علیه و سلم درودی خۆیان لەسەر بێ بەگشتی ئەوان ینی لێەوە هات مۆزوعەکان. زۆر کتێب هەیە کە بەداخەوە لە لای ئێمە تۆزە گونترە بەڵام ئەوانەیە کە سەقافەی ئەوەیان هەیە کە زیاتر بە دوای مەزهەبی شیعە گەڕن شتە دۆزنەوە لەوێ کە چۆن پێناسە کراوە بۆ شیعە و چۆن پێناسە کراوە بۆ سونە. مەسەڵەن نمونەیەکێک لەو کتێبانە کتێبی ئەسراری ئەهلی بیتە هی قەیس بنی هیلالی کە یەکێک لەو کتێبانەیە کە بەڕاستی لە ئێران لە نێو شیعە ڕواجێکی یەکجار گەورە هەیە لەوێ پێناسی شیعەکەوە بەرامبەر بەویش سونەدانێ. زۆر شتی تریان نووسراوە بەڵام دوا کتێب کە لە سەرەتای هەشتاکان لە ئێران بڵاو بووەوە دوای جۆرێک لە جۆرەکان کۆکرایەوە تۆزیح المەسائیلی ئیمام خومینی بوو کە لەوێش ینی سونەی جۆرێک نیشاندا بووە شیعی جۆرێک تر نیشاندا بوو کافری لەگەڵ سونە ڕێک خستبووەوە و دوای ینی کۆمەڵێک ئیشکالات هاتە پێشەوە لەسەرەوە. نمونەیەک بگێڕمەوە لەسەرەوەی کە شیعی جەعفەری کێن چۆن بەتایبەتی لەسەر ئێران چۆن ئاوا باڵا دەست بوون یعنی من بەخۆم بەڕاستی کە ئەو بابەتەم بینی لە کتێبی سوڵتان العارفین لە دووسینی دکتۆر عەبدوڕەزیعی حەقیقەت ینی سوڵتان العارفین بایەزیدی بەستامی من باسی ئەو سۆفیانە ئەکات کە هەبوونە کاتی خۆی ئەو عارفە گەورانە کە هەبوونە لە یەکێک لەوانە باسی ئیمامی شەشەمی شیعەکانە کە ئیمام جەعفەری سادق درودی خوای لەسەر بێ یەکێک لە پیاوە گەورەکان و عالمە دیارەکانی مەجای شەریعی ئیسلامیش بووە ئەو پیاوە. کاتێک کە ئەبینین ئێرانەکان زۆریان جەعفەرین کاتێک سەیرەکەی ئیمام جەعفەری سادق لە هەردوو تەرەفی دایکەوە ئێرانیە. ئێمە زانین کە کچەکانی مەلیکی ئێران ێزگردی سێم کە ئەسیر کران بە سەبایە بردران یەکیان درا بە ئیمامی حەسەن یەکیان درا بە ئیمامی حوسێن درودی خۆیان لەسەر بێ یەکیشان درا بە محەممەد کوڕی ئەبوو بەکر. جەعفەری سادق لە ئیمام محەممەدی باقر لە ئیمام زەین العابدین ئەگەڕێتەوە سەر ئیمام حوسێن کە لە دایکە فارسەکە لە لای دایکی شێوە لە ئوم فەروە ئەگەڕێتەوە بۆ محەممەدی کوڕی ئەبوو بەکر لە دایکە فارسەکە بڕوان ئەو هێناکە لێکە دێتەوە ئەمجا دەرەکەوێ ئەو مەسلەی جەعفەری سادق و شیعی جەعفەری چۆن لە ئێران تەبەنی کراوە شتێکی ناسیۆنالیستی زۆر من بۆ خۆم بۆ چوونەکەم ئەوەیە ئەوەش واقعێکی تاریخیە کە هاتووە لە هەردوو دایکە شیعەکە گەیشتۆتەوە نقطەیە کە ئیمام جەعفەری سادقە ینی جۆرێک لە ناسیۆنالیستی پان ئیرانیسم لێرە دێتە ناو ڕێچکە. طبعا مذهبی شیعە چۆن خودی ئیسلام دینێکە کە خەڵکی غێری دینی خۆی قبولەکایەوە کەوەی کە پێی ئەڵەن لە نظامی عالەمی دینێکی تەبشیریە خەڵکی مذهبی شیعە لە ناو ئیسلامیشە بۆ خۆی مذهبێکی تەبشیریە واتە غێری مەذاهبی خۆی ئەگوازێتەوە بۆ نێو مذهبی شیعە ئێمە چەندین نمونەمان هەیە لە خەڵکی سونە و خەڵکی تر لە مەذاهبی تر هاتوون بوونە بە شیعە و ئەوان قبول کراون و دەستکەوتیشیان پێدراوە بەڕاستی لەسەر ئەوە بۆیە
نظامی شیعەگری یا بە شیعەکردن تەنها ئەوە نییە کە ئێمە بە شتێکی ڕسمی و بەو شێوەیە ببینین کە ئێستا دەوڵەتێک لە پشتێتی یا حکوومەتێک لە پشتێتی خودی مەذهبەکە ئەمەی پێقەبوڵ ئەمە جێبەجێ ئەکات و بەردەوامیشە لەسەری. دکتۆر ببرە بەس دکتۆر سۆران. وڵایی دەست خۆشکاک بەرە من ئەمێ بەس تیشکێکی خێرا بخینە سەر پرۆسە و ئەو هەوڵانەی ئەو هۆڵە سیاسیانەی کە جنابەت باست کرد بێگومان ئەوەی کاکتوم محەممەد فەرموویشی کە جنابەت باست کرد مەسەلەکە لێرەدا باسکردنی مەذهبەکان و باسکردنی وەکو خودی مەذهبەکە نێ وەکو قەناعەتە ئاینیەکە بەڵکو ئێمە جەختی ئێمە لەسەر لایەنە سیاسەکەیەتی و لێکەوتە سیاسەکانێتی ئەوەی تایبەتە بە کوردستان بۆ ئێمە پرۆسەی گۆڕینی جوگرافیای کوردستان لەژێر ناوی تعریب بوو بێ لەژێر ناوی تەبعیسا بوو بێ لەژێر ناوی ئیستا تەشەیوع بوو بێ پرۆسەیەکی نامۆ نییە بەگشتیەوەی کە جنابەت فەرمووت ئەوەی کە هەر لە سەرەتای دەستپێکردنی دەوڵەتی عێراقەوە ئەمە زۆر واردە ئێمە هەر لەو کاتێک کە ئەم دەوڵەتە بە ناوی عێراق دروست دەکرێەوە مەلیکێکی بۆ ئیسرا دەکرێ یەکەم هەوڵەکانی ئەم مەلیکەی عێراق ئەوە ئەبێ کە بیر لەوە ئەکاتەوە کە چۆن دیموگرافیا و چۆن جوگرافیای کوردستان بگۆڕێ لەسەر حسابی پەلهاویشتن و با بڵێن باڵادەستکردنی عەرەبی سونە مەذهب بۆ ڕاگررتنی باڵانسی مەذهبی لە عێراق. یعنی یەکەم هەوڵەکانی بەداخەوە ئەویشە لە کەرکووکەوە دەستپێکا و کاتێک کە زەویزارێکی زۆر لە باشووری کەرکووکە کڕێەوە کۆمەڵێکی زۆر عائیلەی عەرەبی لە نەجد و حیجاز و لە زێری خۆیەوە ئەهێنێ و لە دەوروبەری کەرکووکە نیشتەجییانەکە دواتر هەر ئەپەڕێتەوە بۆ منتیقەی گەرمیان ئەو کات ئەو سیاسەتەی کە دواتر ئیسرائیلەکان و جوولەکەکان بەکاریان هێنا دژی مسلمانەکان لەوەی کە زەویزار کە تۆ بە سیاسی و بە موافقە و ئەوانە نەتوانی ئیشێک بکەیت دەی بە پارەیەکی زۆر زەویزار ئەکڕیت و دواتر بەسەر ئەو خەڵکەی کە خۆ دەتەوێت ئەیهێنی و نیشتەجێیەکەی ئەمە سیاسەتێکە کە یەکەم جار مەلیک فەیسەڵ لە عێراقا جێبەجێ کردووە و دژی کوردستان جێبەجێ کردووە لە منتیقەی گەرمیانە لە منتیقەی جەلەولاو خانەقین و ئەوانەیەوە فەرمایشتە مێژوویەکەی حاجی ئیبراهیمی دەکەی گەرمیان زۆر مەشهورە ئەو کاتێک کە ئەو ڕێگری ئەکا و هانی با بڵێن خاوەن مڵکە کوردیەکانەدا ئەو کاتانەی کە بوار بەم سیاسەتە تعریبە نەدەن و ئەو ئەزانێ کە ئەمە شتێکی ئاسایی نییە لە بەرامبەر پارەیە زەویزار بکڕێ هەتاوەکو مەلیک خۆی سەردانی ئەو منتیقەکە و داوای لێ ئەکا ئەڵێ بۆ خزمەکانی خۆم هەندێک پارچە زەوید لێ ئەکڕم وەڵامە مێژوویەکەی ئەوەیە ئەو ئەڵێ خاوەن شکۆ تۆ مەلیکی نەک مالیک یعنی تۆ بۆت نییە مەلیکی خاوەنی بەحساب خاوەنی تاجی عێراقیت و خاوەنی هەموویت بۆیە بۆت نییە تۆ مەسەلەن زەویزار بکڕی و دواتر تەوزیعی کەیتەوە ئەم پرۆسەیە لەوێەوە دەست پێ ئەکات هەتاوەکو لە کۆتایی باڵێن سێدەی کۆتایی سەدەی بیستە زۆر بەچڕی لە سای حەویجە بوو بەڵێ بە چڕی دەست پێەکە دەم خۆشکاکتۆر ئیتر ئەمە هەتاوەکو ساڵی 2023 بەردەوامە بێ لە 2023 هەتاوەکو 2017 ئەو 14 ساڵە دوای ئەوەی کە هەندێک میکانیزم و ئەمری واقعیش بەڕاستی لە بەرژەوەندی ئەوە نەبووە کە مەسەلەن ئەو لایەنانەی کە هەمیشە لە هەوڵی گۆڕانکاری و دەستکاریکردنی جوگرافیای کوردستان نابوون پەرە بەو سیاسەتە بدەن ئەگینا لە دوای 2017ەوە ئەم جاریان لەژێر ناوێکی دیکەی ترا هینەکرێ بەداخەوە ئەو سیاسەتانەی کە چەندین ساڵە ناسیۆنالیستی عەرەبیش خۆی دژی وەستاوەتەوە بەڵام کە دێتە سەر مەسەلەی کوردستان پیادەی ئەکەن و شەرعیەتی پێئەدەن و سیاسەتی بۆ نمونە ئیستیتانکردن ئەوەی کە تا ئێستا لە ساڵی 48ەوە عەرەب لە بەشێکە لە خیتابی ناسیۆنالیستی عەرەبی و بۆ دنەدان و هێشتنەوەی سیاسەتی ناسیۆنالیستی عەرەبی دژ بە ئیسرائیل و ڕەوتی جوولەکە و پەلهاویشتنی ئیسرائیل لە مەسەلەی نیشتەجێکردنی جوولەکەکان و هێنانەوەیان لێرە و لێوانە ئەمە ئەوان هەموو لە بنەماکانی ناسیۆنالیستی عەرەبیا دژی ئەم جۆرە سیاسەتەن بەڵام ئەو کاتانەی کە دژ بە خۆیان نەکرێت بەڵام کاتێک کە خۆیان دەسەڵاتیان بەسەر قەومێتێکی دیکەیە ئەڕوا ئێستا هەمان سیاسەتی ئیستیتانی کە ئیسرائیلەکان جێبەجێیان کردووە لە فەلەستینە ئێستا خەریکە لە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمە جێبەجێکرێ و خۆشیان نەشیان شاردوتەوە ئەڵێن ئەمە پاداشت و قەرەبوویەکە بۆ ئەو چەکدارانەی کە شەڕیان کردووە ئەوانە ئێستا بەتەمان شوێنی نیشتەجێبوون و شاری نیشتەجێبوون و یەکەی نیشتەجێبوون بە سەربازەکانی خۆیان لە شنگالەوە هەتاوەکو کەرکووک و ناوچەکانی دیکەش دابش بکەن کەواتە ئێستا باشترین زەمینە سازی هەیە ئەگەر لە با بڵێن لە سەدەی بیستەمە لەمپەری سیاسی یانیش ترسی سیاسی یانیش ترسی کۆمەڵایەتی هەبوو بێ بۆ ئەوەی ئەو پرۆسە وەکو پێویست بەڕێوە نەچێ
ئێستا باشترین زمینە سازی ئەو من پێم وانە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو وەکو ئێستا زمینە لەبار بوو بێ بۆ ئەو هێزانە کە بتوانن دەستکاری جوگرافیا و سنوورەکانی کوردستان بکەن. نەسۆش کا خێری لە پێوەی کە بەڕێوەبەری گشتی کاروباری زیدانی بۆیە لەم بەرنامە پێمان خۆش و بەشدار بی. ئێستا ئەم پرۆسەیە کە ئێمە باسیەکەین هەم تعریب و هەم تەشەیع بە شێوەیەکی زۆر چڕ و فراوان ناوچەی یەزیدی نشینی گرتوێتەوە. بەداخەوە هەندێک لەو ناوچانەکە لە بەندەستی حکوومەتی هەرێمی کوردستانە نین، دەستی هێزی پێشمەرگەیانین، لەم ناوچانە زۆر بەسڕی گرتوێتەوە. ڕاو بۆ چوونی ناوەندە جوواکی و ئاینیەکانی ئێزدیان لەسەر ئەوانە ڕای خۆت جەنابن لەسەر ئەو پرۆسەیە، مەسترسی ئەو پرۆسەیە چییە؟ بەڵێ سپاس. من زبەری بێمە سەر پرساتە و کاگل کە ئەڤی بەرنامەی دەبێتن ئەز درێژی دان تەمامەکردنا هەردوو ئاخفتنێت هەردوو مامۆستاش عالی تاریخی ڤاگەرم بەرێ خۆ بدەینێ مێژۆیە یا شیعەتیە بەرێ خۆ بدەین شیعەگەریە بەرێ خۆ بدەینێ و ڕەنگەش فاتمیا دەست پێت کە تۆ پشتینگیە هاتیەتا بوویهی و ئالی خانی و زەیدی و سەفەوی و حتا بدمایە کاریم بێژین جمهوریە ئیسلامی ئیران ساڵ 1979 و بووە حکم شێوەیەکی فەرمی سەردەمانە کەفتێ دەستێ یەشیعە یان کوی مەذهبی شیعی البدري اوان ديسان وكو تشاو برين هوج هردو دكتور اماجه بيدا كو برب توسعت دن براسيجك ام كريم بيجين شيعتي خوب خو مرادفه بو توسعه جيت آلية تبشير دا بتشيش آلية قرتنا عردي بتن تشيش آلية قرتنا انساني بتن وكو تبشير يان ايش آلية قرتنا عردي خو بتن ابا خوب خو وصل ما ديار كتن كل صاله دم جمهورية إسلامي يعني إيران ويا جمهورية إسلامي يا إيراني وخميني هذه السر حكمي وولاية الفقيه درس كري الفيدري أطمعت ويا جارك دي برفرابوني شون الآلية روج الآلية باشور دا يعني باشور روج هلاتا يا إيران أوان قالك زحمت بو بتشن تصادم القلب كان جبركو هند وكو دولتك قوات أفغان باكستان وكو دولتك قوات ديسا وافغانستان وكو دولتك قاعده وطالبان او كفتي الشر وشور كفتي ايران قالك الزحمت بو بكارتن برفرهبونا خوب بوي الي وطن بو الي دي كو كفتا الي روج هلاتا باشوره يا ايران او دولة خليجينا بيقومان امزانين يمن وبحرين ابيت هنا بركه شيعيه مازنيه تداهي جاليه قالك مازنيه شيعيه تداهي البدري دیسان بوان هندك زحمت بو هطا او بكارن لو ما باشترين الريق بوان او الشريط العراقي بكتن وكو درجهك بو البيشخوفا كتن بوكو العراقي الرابر سوريا يا علوي بتشتن وباشي بو آلي لبنان بتشتكو ديسان جمارك قال لك امازون يا شيعالي الفيدري تصادما قال قواتك قال لك بهيز يا عربي او جك قواتا يا عراقي بوكو بو دمي 8 صاله الشر دي بك هردو قاعده تشيبو بيكو ايج هردو تمامتي بسر كفتن بشتي شر نماي بيقومان شر لبنان جنما يعني قال تقريبا داويه صارت هشتيا شر لبنان يجي نما او بو بشتي شر لبنان نماي حزب الله الويدركي قوات كفتو وكاري هطاء طبعا او حزب الله قوات بنا حزب الله خوب خو استفادش شري وزعيفونا همو اليدي قال هندج دا سوريا وكو نظامك علوي قال لك بشتفاني ليكر بوكو او طبعا بواسطه ايرانيه انكو بشتفانيه ماديه معنويه ايرانيه سياسيه ايرانيه وصل ليكر كو ايدي حزب الله بقوات بكافه البدري حزب الله بقوات كافه البدر كي سوريا دجمنا عراقيه اليه فكري وعقائديه بعسيده وكو دجمنا الايكولو نيرن ايران باشترين ري ديتكو العراقي الرابر سوريا وباشي بقاتا لبنان بدر كواد بجنه تكمله كرني هلال الشيعي تكمله كرنا يا هلال الشيعي البدري بشتي صدامنا ما يتر بيئه قالك باش بو ايران كو طبعا بريهنج يجيك ام بيجين صاله نوطي انتفاضه شعباني وقت شبوي دي سافانجي زعيفونا قالك ما ظن خوفه ديت عراقي دولة عراقي بو برهنجاري كرناوي اللي بسر هندي جرا سر كتكر الفيدري بشتي صدام ورجيما ويج نافشوي صالة 2003 باشترين درفت بو ايران شيبو كو او
ایدی وجا توجم شیعه گریا خوب بیندت ناف عراق بله، دو درسته، اما- واسطه هندك عراق صدا شست يعني زدتر شيعه كاري يعني جمكو موفكت حكومه همويج بكتا شيعه راسي جب وصالها حتى ايرو روجك يا بيشان زمن شهر حزكم لو باري وقصبكم لو باري او بروجي كلا دوای روخانی ڕژێمی بەعسەوە چییە ئەگوزارێ ئەوەی لە عێراق ئەگوزارێ ڕاستی ئەمە بیرۆکەی ئەو بەرنامەیە لە چیەوە سەری هەڵاکە لەسەر ئەم بابەتە قسە بکەین لەسەر ئەم جموجۆڵی ئەم چەند مانگە و بە تایبەتی بابەتی ئەوەی هەر وەکو تەواوکەرێ بۆ قسەی دکتۆر و جەنابتان بابەتی تاریق سەبایە کە با بڵێن بە کوردی ئەڵێن ڕێگی کەنیزەکەکان کە بەپێی هەندێک با بڵێن ئەو کتێبانەی کە نووسەرانەی کە باز لە مێژووی مەزهەبی شیعاکەن باز لە ڕووداوەکانی ئەو ساڵاناکەن ئەم پرس و باسە بۆ تقریبان 1340 ساڵە گەڕێتەوە بۆی ئەمێ باسێکی ئەو ڕێگەی سەبایە بکەم وی بزانن ینی خەڵک بزانێت لە کوێوە بۆ کوێ ئەگرێتەوە ئەمە وەختی کە شەڕی ئەو سوپای دەوڵەتی خەلافەتی ئەمەوی لەگەڵ سوپای ئیمامی حسێن شەڕیان بێ لە پێڵەن شەڕی کەربەلا و ڕووداوەکەش پێڵەن ڕووداوی تەف کە ئیمامی حسێنی تیا شەهید دەبێ بە پێی ڕیوایەتەکان سەری ئیمامی حسێن و خانمانی ئالوبەید وەکو کەنیزەک ئەبەن بە ڕێگەیەکە کە ئێستا لەم دوسێ هەفتەیە زۆر باسەکرێ دوای ئامانزەکەی ڕوونەکەمەوە ڕێگە کە بەهەرحاڵ لە کوفە و کەربەلاوە دێت ئەو ڕێگەی پێنەڕێی جەزیرە و پاشان ئەچێتە تکریت بە قوڵایی ناوچە سونیەکانە ئەچێتە مووسڵ و تەلەعفەر و پاشان لە تەلەعفەرەوە ئەچێتە شنگال و چیای شنگال و پاشان ئاودی بەبێ بۆ حتا شاری نەسیبینی باکووری کوردستانیشی بەرەکەوێ و لە ڕۆژئاوای کوردستان سەرەکانی و گرێسپی و پاشان حەلەب و عەفرین و حومز و حەما و حومس و تا دیمەشق لەوێ گوایە سەری ئیمام حوسێن و خانمانی کەنیزەک لەوێ تەسلیم کراون لەلایەن سوپای خەلافەتی ئەمەوی ئەم ڕێگایە بە پێی کتێبی ئەوانەی کە مێژوەکان نووسیوەتەوە بەس بۆ ئێستا تازاکرێتەوە تەمان ئەمان لەژێر بە بەکارهێنانی سیمبولێکی کەسایەتێکی ڕێز لێگیرا و لایەن موسڵمانان بەگشتی کە ئیمامی حوسێنی شەهیدە وەروەها لەژێر پەردەی مەزهەبی ئەم ئیشاکرێ بەڵام وەک لە سەرەتاش وتم پرۆسەیەکی تەواو سیاسی داگیرکاریە و ئەمە ئەچێتە چوارچێوەی یەکێکە لە میکانزمەکان یەکێکە لە ئالیەتەکان بۆ ئەو پرۆژە گەورەی کە هەموو لەسەری متتەفقین ئەویش پرۆژەی بە شیعەکردنی هەموو عێراق و بەدەمیەوە تعریبکردنی کوردستانیش و پاشان قۆناغی دوای ئەوەش چیڕۆیان ناشتێکی کە ئەبێ بەڵام ئەم پرۆژەیە لە ڕوخانی ڕژێمی بەحسەوە کە خەیری باسی کرد دەستی پێکرد سەرەتا لەوە گەڕێ هەندێک گروپی بچوو بچووکی سەر بە سەددام و هەواداری بەعس شەڕیان لەگەڵ ئەمریکیەکان کرد بەڵام ئەو وردە نەمان توانەوە شتێک بەناوی وەکو شەڕی ئەهلی لە ناو بەغدا دروست بوو بۆ باڵا دەستبوونی شیعە ئێمە ڕۆژانە ئەمان بینی ئەو سەردەما شایەتی ئەوەی کە خۆمانەمان بینی ڕۆژانە سەدام مەیت لەو شەقامانە و کۆڵانەکانی بەغدا فڕێدرا ئەمە شتێک بوو لە شەڕی ئەهلی لەسەر ناو لەسەر ناسی مەزهەبی لەسەر ئەمانە و ئەم پرۆژەیە بەردەوام و دواتر سامەڕای گرتەوە دەوروبەری گرتەوە حتا سەرهەڵدانی ئەو گروپەی بە ناوی مقاومەی عێراقی ناوە مقاومەی عێراقی خۆیان بەبێ ئەوەی بزانن چەکدارەکانیان ئیشیان بۆ ئەم پرۆژەیە کرد و ئێران پشتیوانی کردن بەڕاستی ژێربەجێت پاشان ئەنساری سون و ئەنساری ئیسلام لە هەورامان و چون پشتیوانی مقاومەی عێراقیان کرد دواتر دەرکەوتنی قاعیدا دەرکەوتنی داعش هێرشی داعش کەوتنی مووسڵ کەوتنی تکریت کەوتنی ئەمبار هێرشی داعش بۆ شنگال هەموو لە چوارچێوەی ئەم پرۆژەیە بوو دوای هاتنی پەکەکە بۆ شنگال و بۆ سیای شنگال پاشان خیانەتی 16 ئۆکتۆبەر بڕینی بودجەی کوردستان هەموو ئەمانە و حتا ئێستاش کە ئەم گەڕانی پەکەکەش ئەی بەستێ بە هەرێمی کوردستان گەلێجار هەموو لە چوارچێوەی ئەم پرۆژانان و تەنانەت ئەو کێشە ناوخۆیانی کوردستانیش ناڵێم هەمووی بەڵام بەشێکیان پەیوەندیان بە جێگیرکردنی ئەم پرۆژەیە هەوەی بۆی ئەم پرۆژە تەواو سیاسیە تەواو مەترسیدارە بۆ ئایندەی کوردستان و پێویستی بە زۆرێک لە هەڵوەستەکردن هەیە قسەکردن لەسەر هەیە و ئەرکێکی نیشتیمانی هەمووانە خەڵکی کوردستان بە تایبەتی هەموو حیزبە باڵا دەستەکان و پێک هاتە سەرەکیەکانی کوردستان بە هەمویانەوە کە هەوڵ بن ڕێگری لێ بکەن و بەرگری لێ بکەن من بەردەوام بم لەسەر ئەوەی کە جەنابەت خۆشە درێژی بیتە
طبعا ئەو شەڕە لە ساڵی 61 هیجری ڕوویداوە و کاتی خۆشی عمر بن سعد بۆکو هەدیەیەک یعنی هەدیەیەکە لە عەبدوڵڵا بن زیاد وەریگرێ ئەمانەی برد تەسلیمی ئەوی کرد لە کوفە و لە کوفە وەکو جەنابەت باست کرد ڕۆشتن بۆ مەدینە بەڵام بۆ شام ئەوە ڕێگەی سەبایایە بەڵام ئەگەر مانای سەبایەش من لە زانایەکی یاینیم پرسیوە خۆشم سەرچێکم کرد ئێمە زانین سەبایە بە خانمانی موسڵمان ناوترێتەوە بێت لە غێری دینی خۆت بێت کە ئەیانگری ئەیان هەیەێتەوە بۆیەوە هەتا ئەو پێناسەیە کە کراوە مەتەریقی سەبایە لە ڕووی شەرعیەکەەوە حکمی شەرعی کە لەسەری جێبەجێ بکرێت سەبایە نین بەڕاستی ئەوانە بەڵام خەتەرەکە لەوەیە جارێکی تر لەوانەیە لە دوایەوە گەیشتە شامجا لە شامەوە بسوڕێنەوە بۆ مەدینە ئەویش هەر جارێکی تر لە سەردەمی یزید ما بڵێن عایلەی ئیمامی حوسێن لە شامەوە نەقل کرانەوە بۆ مەدینە ئەمە گرفتێکی گەورەیە بەڵام ئەوەی کە من پێناسەیەکەم یا ئەیبینم بڕاستی شیعەگەری سیاسی شیعەگەری سیاسی کەمێک بە نەرم لە هەرێمی کوردستان و لە عێراق دەستی پێ کرد بەر لەوەی کە سەدامیش بڕۆخێ من لە یادمە یعنی کاک بەرهەم عەلی بێ لە یادی بێ ئەو کاتە مەسەن لایەنێکی ئیسلامی هەبوو لە ساڵی 83 چالاکیانە کرد لە ناو سلێمانی بانگی ئیسلامی ئێرانیان ئەهێنا لە مزگەوتەکانی سلێمانی لیانەدا و لە کۆتایی نەوەتەکان ئێمە لە یادمانە حوسەینیە لە سلێمانی دروستکرا لە کەرکووک بەر لەوەی کە ئەم مۆزوع بەم جدیەتەش دروست بکرێ چەند بنکەیەک دروستکرا ئەمە بەناوی نەخۆشخانەی ئیمام خومێنی ئەوە بەناوی بنکەی هاوکاری ئیمام خومێنی تا ئێستاش ئەوانە لە کەرکووک ماون بۆی وەڵجار بە نەرم دەستیان پێ کرد و دوای ئەوەی کە بەداخەوە ئەو چەتەگەریەی داعش لە کوردستان ڕوویدا و فتوای دروستکردنی حەشتی شەعبی دروست بوو و حەشتی شەعبی بە قانونی کرا لە مەجلیسی نوابی عێراقی ئەم مۆزوعە وەکو پرۆسەیەکی سیاسی زۆر بارز هاتە کایەوە کە هاتوۆتە کایەوە تەنها مۆزوعەکەش ئەوە نییە یعنی کە ئەمان بەس بیانوێ شیعەگەری بکەن جەنابەت لە سەرتا شتێکت وتوتە ئەم مەسەلەی تعریبی ئەم جارە خەتەرناکترە لە تعریبی سەردەمی سەدامیش بۆ سەردەمی سەدام نظامێکی دیکتاتۆری بوو سیستەمی سیاسی جیهان دوو جەمسەری بوو بەو شێوە بوو کە ئەمان بینی و بە زۆر و لەژێر با بڵێن فشاری چەک و زەبر ئەم مۆزوعەکرا بەڵام ئێستا کە تعریب بکرێ و لە زمنی تعریبیشا بە شیعەکردن لەگەڵ یادێتە پێشەوە لە ژێر دەستورێکی دیموکراتی لە ژێر ناوی عێراقی نوێ لە ژێر بڕیارەکانی مەجلیسی نوابی عێراقی لە ژێر بڕیارەکانی حکوومەتێکی ئێتلافی کە گوایە کوردی تایە سوننەی تایە و شیعەی تایە زۆر بە شێوەیەکی نەرم ئێنن جێبەجێەکەن و ئەوانشی کە یانوێت جێبەجێ بکەن بۆکو مەرحەلەیەکەم بۆ ئەو کەسانە جێبەجێکەن کە جنگاوەر بوونە بەرامبەر بە تیرۆریستی عالەمی کە داعشە قوربانیاندا و کوژراون لەم شەڕانەیە دێن لەو ناوچانەی کە با بڵێن شمولی مادەی 140 کە نابێت بە هیچ شێوەیەک مەسەلەی جوگرافیکەی بگۆڕی ئەڵێن نا ئەمە کەسانە شمولی ئەو مۆزوعە ناکەن بەڵکو ئەمانە کۆمەڵی خەڵکن قوربانیاندا و خۆیان بەخت کردووە و ئەلێرە تەنها شمولی ئەو چەکدارانە ئەکات و وەکو لە وتەبێژی حەشتی شەعبی لە میحوەری شمالی عێراق گوێمان لێبووتی ئێوە سەرچاوی داهاتان چییە بۆ ئەوەی کە ئێوە ئەتوانن ئێستا ئەم مجەمەعە سەکەنیانە دروست بکەن وتی من ناتوانم بێەوە بڵێم کەشفیکەن کە ئێمە هەتا سەرچاوی داهاتمان چییە لەکوێ ئەم پارانە دێنین کە ئەتوانین ئەم خەڵکە ئیسان بکەین و لەگەڵ ئەوەشە کە کاتێک بەم شێوەیە دێن ناوچە داگیرەکەنەوە بەم شێوەیە سیاسەتی بە شیعەکردنی سیاسی جێبەجێەکەن خۆشیان بەغەدر لێکراو نیشانە خۆیان بە مەزلوم نیشانن بەوە نیشانن کە ئەمانە با بڵێن زەحایان زەحیەن زەحیە ئیرهابن قوربانیان داوە قوربانی دەرن و بە شتێکی زۆر جوانی مەزلوم خۆیان نیشاندن و دێن داگیرکاریەکەن لەگەڵ ئەوەشدا تەنها ئەوە نییە کە مەسلەی سیاسەتی شیعە جێبەجێ بکەن ئێمە ئەبینین کە دەسەڵاتی ئیقلیمی دەسەڵاتی دەستێوەردان لە نێو ئەو ناوچانە زیاتر ئەبێت دێتە پێشەوە و ئەوەشی کە بەرتەسکە کرێتەوە تەنها کوردەکەیە پێم وایە دکتۆر بوو ئیشارەتێکی داکەوتی کە دێتە سەر مەسلەی کورد ئیتر ئەوە تورکمان و عەرەب و ئەوانە متفقن لەسەر ئەو مۆزوعە بۆیە من لەگەڵ قسەکەی جەنابتم ئەو حاڵەتێکی ئێستا بە عەرەب بکرێت زۆر خراپترە و بۆ نمونە مەسەن هەندێک نمونە ئەگەڕمەوە پێش لە ئەم مۆزوعە شیعەکان هەر شوێنێک هەبێ یا مەزارگەیەکی ڕوایەتی ئەفسانەی بۆ خۆیان دروستەکەن مەسەن لە دووس
شوێنێکیان لە بانکیایی داناواڵەنەوە مەقامی ئیمامی عەلیە و خەڵکە بەنە زیارەتی وەقفیان کرد مەسەن لە کەرکووک ئیمام قاسمی کەرکووک مەسەن ئەوەیان وەقف کردووە بۆ وەقفی شیعی ئیمام زین العابدین لە داقوق ئەوار ئیمامێکی ئەوانە وەقفیان کردووە ئەنی ئینسان ئەترسێ ڕۆژێک بێن لە کەس نەزانیش و بەردەبازێک هەیە لە کەس نەزان ئەڵێن کاتی خۆی ئیمامی عەلی شمشێرێکی لێداوە دووکەرتی کردووە بێن ئەوێژ وەقفکەن یا بچنە هەورامان کۆسەی هەجیج وەقفکەن پیرخدری شالیار وەقفکەن هەموو ئەمانە ڕێبازێکە ئەوان دەستخۆش وڵی من ینی ئەگەر باس لە مەترسیەکەی بکەین بۆچی مەترسیدارترە ئەم قۆناغی بە عەرەبکردن و لە پەناشیا بە شیعەکردن لەبەر دوو هۆکاری زۆر سەرەکی هۆکاری یەکەمیانەوەیە کە ئەوەی سەرۆک بارزانانی لە کتێبی بۆ مێژووە ئاماژەی پێکاتەڵێ بە درێژایی لە ساڵی 1920 تا 2023 حکومڕانەکانی عێراق هەرچی لە دەستیان هات کردیان بەڵام یەک شتیان نەتوانی بکەن ئەویش ئەوەیە کە جۆرێک لە ململانێ و سیراعی تائیفی و قەومی لەسەر ئاستە کۆمەڵایەتی و میلیەکەی دروستکەن لە عێراقا پێیان نەکرا دەسەڵاتەیەک لە دوایەکەکانی عێراق پێیان نەکرا بەڵام لە دوای 2023 بە شێوەیەکی سیستەماتیک ئەمە دروست کراوە و هەتا ئەمڕۆی لەگەڵابێ ئێستا زۆر بە جددی کار لەسەرەوە کراوەکە لەسەر ئاستی میلیش ململانی دروست بکرێەوە ململانی تایفی سەرەتا شیع و سونە دروست کراون بەڵام ئێستا ئەوە کوردیشی تێهێنراوە ئێستاکێ جەمسەری لەکوێ پێویست بێ جەمسەری بە عەرەب بە نەتەوەی بیکەن ئەڵەن عەرەب و کورد بە مەزهەبیش بیکەن ئەوە بۆ ئێمە لە هەموو حاڵەتێکە ئامادەیە پاساوەکانی واتە زەمینە سازی کۆمەڵایەتی بۆ کراوە بۆ ئەم پرۆسانەکە ئەمە خۆی بۆ خۆی مەترسیەکی ئەجگار گەورەیە و مەترسی دووەمیشی ئەوەیە کە ئەگەر لە ساڵی 20ەکانەوە هەتاوەکو 2023 پرۆسەی تعریب تاکلایەنانە بوو بێ هەر دەسەڵاتێکی سونە مەزهەبی عەرەبی ناسیۆنالیستی لە پشتەوە بوو بێ ئێستا جیاوازە ئێستا دەسەڵاتی عێراقی بۆ خۆی بۆ ئەمە هاوکارە و دەستی ئەقلیمی و هەرێمایەتیش وەکو کاکتۆر باسی کرد لەگەڵایەتی کەواتە هێزەکەی هێزی کاراکردن و جێبەجێکردن و سەپاندن و بەرنامە ڕێژی بۆکردنی بەرفراوانترەوە بەهێزترەوە و باشتریش ئەچێتە پێش ئەگینا بۆ خۆی زیندووکردنەوەی ئەم تێزە مێژوویانە بە سەراحەت ینی سەرباری ئەوەی کە هەندێک لەگەڵ لۆجیکی ئاینیشا ناگونجێ بەڵام هەر لە ڕووی لۆجیکی جوگرافی و لە ڕووی لۆجیکی عەقلیشەوە یەک ناگرێتەوە ینی بۆ نمونە ئەوەی کە جناوت باسێکی کاک بەرەم ئەو مەسلەی تەریق سەبایە بەو شێوەیە کە ئێستا ڕنگڕێژی بۆ کرێتەوە دروست وا دێتە بەرچاوکە تۆ لە هەولێرەوە بچی بۆ شاری سلێمانی بەڵام لە جاتێوی ڕاستە و خۆ بچی لێرەوە ئەچیتە حاجی وەمەران و لەوێەوە بۆ خانێ و دواتر لەوێ بۆ مەریوان و لە مەریوانەوە بۆ پێنجوێن و اینجا جارێکتر لە پێنجوێنەوە بگەڕێیتەوە بۆ سلێمانی کە ئەمە بەڕاستی لۆجیک قبولی ناکا بە تایبەت ئەگەر چی مەسەلەن لەو کاتانەشا وەکو ئێستا سیستەمی GPS و ڕێگەوبان و ئەوانە خەڵک شارەزانە بووە بەڵام شارەزایەکی زۆر باشیشە بۆ بیابانە خەڵک ئەڕۆیشتن وەکەوەی کە GPS ئێستایان پێبوو بە ئەگینا زۆر ئاسانترە مەسەلەن تۆ لە کەربەلاوە ئەتوانی بچیتە منتیقی ئەنبار و لەوێ ڕاستە خۆ بچیتە دیمەشقەوە کە ڕێگەیەکی زۆر کورتە و هەر لە ڕووی مێژوویشەوە ئەو ڕێگەیە بۆ هاتوچۆ بەکارهێنراوە بە هیچ شێوەیەک هیچ بەڵگەیەکی لۆجیکی و مێژووی و ئاینیش نایسەلمێنێ کە ئەمە بۆچی هاتوون بۆ نمونە بە چیای شنگالا بڕۆن و بە ئاسکی کەڵک و ئەوانەیە بۆیە پرسەکە ئەوەیە کە تۆ ئەگەرچی لە ڕێگەی هێنانی داعشەوە کە والێکە درێتەوە کە هێنانێکی دەستکرد بۆ بەرنامە ڕێژەیەک بۆ ئەوەی کە پاساو بدرێتە هەموو ئەو شتانەی کە ئێستا ئێمە ئەیبینین لە دروستکردنی حەشدی شعبی لە شەرعیەت پێدان پێی لە جێگیرکردنی هێزی شیعەی چەکدار لە ناوچەگەلێک کە هەرگیز لێی نەبوون ینی نە لە منتیقەی سونە بوون نە لە ناوچەکانی کوردستان بوون بەڵام بەوەی هێنانی داعش و لێکەوتەکانەوە ئێستا و ئامانجیان بۆ دەستەبەر بووە و ئێستش اینجاکە کە ئەهێنیت لە بەرگێکی سیاسیەوە کە ئێستا لەبەرەوە ئێمە ئەبینینمە لە دوای 2017 و ئازادکردنی ناوچە سونەکانەوە ئەو ناڕەزاییە هەمیشە هەر هەبووە ئەگەر چی شەرمنانەش بوو بێ لەسەر ئاستی هێزە سونەکان هەمیشە لەسەر ئاستی میلی و لەسەر ئاستی سیاسیش ئەو ناڕەزاییە هەبووە لە بوون و تەواجودی میلیشا شیعەکان هەمیشە داوای دەرکردنیان کراوە بۆیە ئەم قوتکردنەوەی مەوزوعی تەریق سەبایە بەقەدەر ئەوەی کە کوردی نیگەران کردو و لە مەرامەکانی ئەگا عەرەبی سونەی زۆر زیاتر
نیگەرانتر کردووە چونکە ئەوان هیچ دەسەڵاتێکیان نییە بۆ ئەوەی کە لانی کەم بەرپەرچی ئەمە بدەنەوە ئەگەر چی بە ڕسمی و بە سیاسیش بوو بێ هەر لە بەرەمە ئەوان چۆن لە ڕێگەی هێنانی داعش و بربەرەڵاکردن بۆ داعش بۆ ئەوەی کە بگاتە ناوچەکانی سنووری بەغدا و لابردنی هەموو لەمپەرەکان و دواتر ئاراستەکردیان بەرەو ناوچە پیرۆزەکانی خۆیان و جاردان بۆ دروستکردنی حەشدی شعبی و دواتر هەموو ئەوانەی کە کردمان بەدەستیان هێناوە ئێستا ئەیانەوێت مەسئلەی تەواجودی کۆمەڵایەتی شیعە بهێنن لە ناوچە سونیەکان و ناوچە کوردستانەکانە جێگیریکەن کە بەڕای من ئەمە مەترسی هەرە گەورەکەیە چونکە خاڵی کۆتاییم ئەوەیە کە دروستە ڕەنگە تەواجودە ئەسکەریەکە بەهۆی گۆڕانکاری هاوکێشەکان و گۆڕانکاری هێز و ئەوانەوە ڕۆژێک لە ڕۆژان کۆتایی بێ بەڵام ئەزمموی شیعەگەرا پێمانەڵە لە هەر شوێنێکا کە ڕەگی کۆمەڵایەتی و مەسهەبیان لێداکوتی زۆر زەحمەتە هەر پلانەکەش وایە ڕەنگە وەکو زۆر زوش فراوانە وەکو 800 دوانمەکەی خورمات و کاتی خۆی خسیانە سەر وەقفی شیعی لەوانی ئەم ڕێگای هەمووی بێتە وەقفی شیعی ینی ئەوەی کە ئەو پلانەی بازەکرێ کە چەندین مەزارگە و سەربازگە و خانەی حەوانە و ئەمانی هەمووی لێ بکرێتەوە بە درێژایی ئەو ڕێگای و ڕەنگە لە ئایندە لە با بڵین لە مەرات ڕێڕسمی عاشورا ئەم ڕێگەیە بەکاربێت بۆ سروتە بڵین ئاینیەکان کاک خەیری زۆر حەزەکەم باسی ئەوم بۆ بکەیانی ئێستا ناوەندە جوواکی و ڕۆحانیەکانی ئێزدی ناوەندە ئاینیەکان یعنی ڕیان چییە لەسەر ئەمە بەڕاستی وا سەیرەکرێ وەکو فەرمانێکی تر بێ ینی وردە وردە کە جینۆسایدی ئێزیدیان بێت لە زۆر ڕۆ ڕاستە نهۆ ناف جوواکی ئێزدی بخۆدا جوواکی ئێزدی بگومان هەموو ژمێژوێ زانن چی بسەر ئێزدیە هاتێ و چەندین فەرمانە بسەر ئێزدیە هاتینە ینی هەندێکە شوان فەرمانە دەستێ شیعە بووینە بۆ نمونە ئەم ئەگەر بێن بەحسێ بەدرەدین لۆلۆ بکەین تێتە گوتم بەدرەدین لۆلۆ هەندێک جارە ئەڤژم مەملوکێکی ئەرمەنی بوو وەکو سەبیە وەکو غڵمانێک هینابوونە دەڤەرا مووسڵ ئەلگەڵخۆ و پشتی هنگی پێش ئەخەسن هەتا بووە سەرکردەیەک دەڤەرا مووسڵ و ساڵ 1250 نهێدا وەختی مری ئەوی هێرش ئینا سەر ئێزدیە و ئەو دەڤەراش شێخان و هەتا لاالە شێوان تقریبان قڕکردن و شێخ حەسەنێک کوڕە شێخ عادیە دوێ باب الحراق المووسڵ دارڤەکردن و پارچە پارچەکردن لە شێوی و ئەvە ئێکش کریارت هەیە هۆڤانە بوویەک و دەرحەقی ئێزدیان کردی گەل هەندێکدا ڕابوو دروستکردن ینی هەر کەسێکی بەدرەدین لۆلۆ و مێژوایی بخونەتن دەبینێتن و بەدرەدین لۆلۆ ڕابووی ئاڤاکردنا گەلک مەزارگە هێت شیعە ئەوێ دەڤەرێ ئەvە مێژۆ بۆمە یاسەلماندێک و گەلک مەزارگە هێت شیعە یەت وەهمی یەوان دەڤەرا هاتینە چێکردن دەڤەرێت شێخانژێت هاتینە چێکردن و دەبێت سەهلنەینەوە دەشتانەینەوە هاتینە چێکردن هەروەسە دەڤەرا شنگاژی هاتینە چێکردن و نهۆکە داوای پێتکەن بێنەوە دەرێ و کوتێتە گوتن و ئەف دەڤەرەکە یا هەندێک ویەک و ڕێیا سەر و سەبایایە بێگومانشک ئەم زانین و ئەو ڕێیان نا ئەوواش بەرک و پەرتوکێت کەڤنیت مێژوۆە ئیسلامی ئەوێ بەحس ناکەن یعنی نە بەلادری بەحست کەتن نە یاقوت الحەمەوی بەحست کەتن و ڕێیا یا سەبایە یاش کوفە دەست پێگیری هەتا هاتیە ئالی مووسڵ و پاشی توێە نەسێبین و جارەکە دیژ نەسێبینێ ینی ئەvە خۆ نەلۆژیکە گەردوو بێ وەکو لۆژیک بەحس بکەین نەلۆژیکە بەرکۆکو دکتۆری ئیشارەت بێداین ڕێت گەلەگەلەکە نێزیکتر هەبوون بچن بۆچی ئەو دێ حێشترە کوفە و کەربەلا دەئێن هەتات گەهنا باکوور و چنە نەسێبینێک و نهۆ بندەستێ ینی یاترکایەنەوە و جارەکەدی دێ شۆر بنە خواردە دەئێن بۆ دەڤەرە یا شامێ ینی ئەvە خۆب خۆ نەلۆژیکە ینی ئەف ڕێیا گەلەکە درێژە ڕێیا نێزیکی 1000 و ینی هەتا نەسێبینێ و مووسڵ و ئەندەرە احتیمالە 1400-500 کیلومتر دێ هەبن بجوپا دێ ژوێ جارەکەدی دێ نیڤ vê rê carekî hetatgehne şor bine xwardegehne Şamê dibite teqrîben zofê wê. Eger em bên lojîkiyan bi tir elmiyan em berê xwe bideyne bêguman rihlavaniya hêştir bû. Hêştir واقعيا نابين 5 حتى 6 كيلومترات ساعات دا چتن بتر او شيانه نينا يعني حيشتر نشوان حيوانات زياده لازا نغزال حتى هندي بقهتي
بەر هەندە ینی ئەە ئەفرح لە کورد 15 ڕۆژە داهکار ئەم بین 15 ڕۆژە گەڵوان 6 کیلومترە 5 کیلومترە ئەم لێک بدەین و 1400 کیلومترە هەتا نسێبینێ و پاشی نزیکی هزاری بتر هەتا جارێکە دیڤگەڕێتەوە ڤەنەلۆجیکە و نایە درستە بەڵکو ئەوان مەرەمەکە دیوە پێ هەیوەکەر ئەو بێن بێژن و مەزار لەوێ هەین دەبەرا شنگال هەین ینی ئەم ڕێزل مەزارت وانشت گرین و ئەڕێزل وەکووە بەرین هۆ کەرم کردی ئەم ڕێزل وەکو مەزهبێکی عیژت گرین و جێ احترامەمەە بەس نابتە ئەگەر ئاوێت چەندێ ئەف احترامە یەک و هەندە ساڵە مەزارێ ست زەینە بوو هەندێک مەزاری دل دەبەرە شنگالی ماین و احترام لێگرتین ئەوە نابتە جزایوێت چەندێ خەڵکی شنگالێ بدەن بێت ئەو دەبەرە بێتە داگیرکردن ئەگەر ئەم گریمان یعنی نەزەریەنج هەگەر ئەم بین بەرە خۆ بدەینێ ئەم بێژین و ئەو ڕێ ئەو تێدا بێژن ڕاست بووە و ئەو تەمامە ئەف ڕیواایە درستە و ئەم بێژین نیە درستە معناویەکە هەر کەسێکی عردێکی ڕاچۆجیەکی دێت ئەو عردە نابێتە ملکێوی یعنی پراسیە بە شتێکی نەمەڵتەقە هەگەر ئەو تێڕە دەرباز ببن دبێژن ئەە ملکێمە ئەو هزار عردی ڕای دەرباز بوون یان هەندێکی هزار عردی ڕای دەرباز معناوێنی نەکو ئەو جێک و تێڕە دەربازوی ئەو بوو ملکێتە بۆ تاخێری دەست خۆش من حەزەکەم ینی بەرنامەکان زۆری نەماوە حەزەکەم باسی ئەو بکەین کە چۆن ئەمە هەموو لەسەر ئەوە کۆچین کە ئەمە پرۆژێکی سیاسیە ینی هیچ علاقەی بە ئاین و ئەوانەوە نیە بەڵام لە بن پەردەی مەزهب و ئاین بە ینی ئیشی لێکرێ و ئامانجێکی سیاسی تەواو بەحسی هەیە و ئامانجێکی داگیرکاریشی هەیە منەڵێم بۆ ینی بخۆم بە بەڕای خۆم بۆ بەرپەرزدانەوە یاخود ڕەتکردنەوەی ئەمە میکانیزمی ئێمە شێوازی ئێمە بۆ ڕەتکردنەوە یا ڕێگری یا بەرگیری لەم پرۆسەیە ئەبێ بەقەدر گەورەی مەترسیەکانی ئەو دوو پرۆسەیە ئێمەش وریابین هەستیار بین لەمەیە ئەمە پرۆسەیەکە بەتەنیا بۆ بڵین ینی بۆ هەموو پێکهاتەکانی کوردستان مەترسیدار ئەو ناوچەی ئەوان باسیەکەن بە تایبەت ئەگەرم پرۆژەیە بۆ ئەوان سەر بگرێ ئەم ناوچەیە زۆر پێکهاتەی کوردی موسڵمانی بەرەکەوێ ئیسونە کوردی موسڵمانی شیعی بەرەکەوێ پێکهاتەی کوردی شەبەکی بەرەکەوێ کوردی ئێزدی بەرەکەوێ کریسیانی بەرەکەوێ تورکمانی بەرەکەوێ ئەمانە هەمووی پێکهاتەی کوردستانین و ئەبنە قوربانی ئەم داگیرکاریە بۆیە بە هزرێکی نیشتیمانی و کوردستانی تۆ بێ ڕوبەڕووی بیتەوە بەڕای من بابەتێکی زۆر هەستیارە ینی تۆ چەند ئەبێ کوردستان زۆر بە وریایانە هەموو پێکاتەکانی کوردستان هەموو حیز بە سەرێکیەکەن زۆر بە وریایانە مامە لەگەڵم کەنون ڕێگەنێن کوردستان یا کوردستانیان تێکەڵی ململانەیەکی خوێناوی مێژووی دوور و درێژی نێوان سونە و شیعە بن کە کورد هیچ دەستێکی تیانی هیچ خەتایەکی تیان نییە لەمانە خەڵکی کوردستان هیچ خەتایەکیان نییە لەمان بە هەموو پێکاتەکانیەوە بۆنە ئەمە دوو خاڵی زۆر گرنگەیە یەکەمی شدەوەی کە دکتۆر سوەران لەسەرەتا باسی کرد کێشەی ئێمە لەگەڵ دەسەڵاتدارانی عەرەبی شۆڤێنی بەغایە ئەم دەسەڵاتە 85 ساڵی سونەمان تاقی کردەوە ئاخر دەستەگوڵی ئەوە بوو لە بن ناوی سوورەتێکی قورئانی پیرۆز ئێمەیان ئەنفار کرد جینۆسایدیان کردین ئەمەی ئەمانیش 15 ساڵە ئەوە با بڵین دەسەڵاتی عەرەبی شیعی لە بەغدا حکومەکە شتێکی جوانتر لەوەی ڕژنەوی سەدامیان پێشکەش نەکرد وەکوی دکتۆر وتی بەس ئەمان ئەوەیە سێ لە بن ناوی شەرعیەت و قانون و پەرلەمان و دیموکراسیە تا شەرعیەت بۆ هەموو کردارە خراپەکانە دۆزنەوە ئەمە هۆکاری دوم ئەوی کە لە سەرەتا باسم کرد کە ئێمە ملیۆنان کوردی شیعەمان هەیە لە هەر چوار پارچەی کوردستان بۆیە زۆر گرنگە بە هەستیاری ینی ئەو چەکەی کە دوژمن شەڕی پێ بکا لەگەڵ تۆیە کە چەکی مەزهەبی و ئاینی ئێوێ بەکاری بێنێ تۆ بێ ڕێک عەکسی ئەوە معاملە بکەی و چونکە نابێ ئەو شوێنە هەڵبژێری بۆ شەڕکردن لەگەڵ داگیرکاریەکە تاکە ئەو ئێوێ دەبێت تۆ شوێنێکی کە هەڵبژێری بۆیە زۆر گرنگە ئێمە بە فکرێک لایەنی کەم لە ڕووی میدیاییە و لە ڕووی نووسین و لە ڕووی خیتابمانەوە بە فکرێ بیر لەوە نەکەینەوە بە نەزعە و نیاز و چەکی سون نەبوون ڕوبەڕووی پرۆسەیەک ناوی تەشەیع ئەمە زۆر هەڵەیەکی گەورەیە ئێمە هەموو ڕۆڵەی یەک نیشتیمانین هاوخاکین هاوزێدین هاومێژوین هاوخەمیشین ئێستا ئەم پرۆسەیە مەترسیە بۆ هەموو پێکاتەکانی کوردستان حتا ئەوان بە باوەڕدار و بێ باوەڕەوە بە موسڵمانی شیعە و موسڵمانی سونەوە بە
با بڵێن تورکمان و کریسیانەکانیشۆ بە ئێزیدی و کاکەیی و زەردەشتی و بەهای بە هەمویان و ئەمە مەترسیە بۆ سەریان بۆیە بیرێکی جوانی نیشتیمانی نەتەوەی ئەوێت تۆ چۆن ڕوبەڕووی ئەمە بیتەوە. من زۆر گرنگە عەرەب خۆی چی ئەڵێ بیڵێ، بەس ئەم قسەی کە هەردوو بەڕێزان باسییان کرد ئێمە ئیتر بەڕاستی نابێت لە خطابەکانمان ئەم پۆلێنکردنە سیانیە شیعە و سونە و کورد ئەمە نابێت قوڵکرد. ئێمە دەسەڵاتێکی عەرەبی هەیە، هەر کەسێک بۆ ئێمەی سەوسانۆتەوە، شیعە بە یا سونەوی ئێمەی سەوسانۆتەوە. ئێستا ئەوە تا گەیشتۆ سەر ئەوەی نان و قوتیش بڕاوە، ینی جگەل لە داگیرکردن هەموو شتەکان. بۆیە ئێمە لایەنی کەم لە ڕووی میدیایەوە ئەبێ ئەو چەکە بەکارنێنین ئەوەی کە ئەوان یانێ شەڕمان ینی ئەو گۆڕەپانە و ئەو چەکەش بەکارنێنی. دووەم هەنگاوی مەدەنیانەیە، هەنگاوی یاخیبوون هەیە، هەنگاوی مانگرتن هەیە، خۆپیشاندان هەیە، سکاڵای جارێکیان دکتۆر زۆر بە وردی باسیەوەی کە تۆ چۆن سکاڵای نێودەوڵەتی هەیە لەمانە بیکەیکە ئەمە پرۆسەیەکی تری جینۆسایدە. من لەو خاڵی جەنابەت دەست پێکەم کە ئامانجێکی سیاسیە و باش بۆی چویت فعلا ینی ئەو ئامانجێکی سیاسی قوڵی لە پشتە، بەس من ئیزافەم هەیە ئەمە ئامانجێکی ئابووریشە. وەکو جەنابەت ئیشارەتدا کە حکومەتی شیعی لە دوای 2003 دەستی بردووە بۆ نان و قوتی خەڵکی کوردستانیش. ئەمە یەکێک لەو کاتە فشارانەیە کە لە ڕووی اقتصادیەوە کە ئەگەر ئەو ناوچانش کە متابعە بکەیت کە ئێستا سیستەمی ئیستیتانی بە نیشتەجێکردنی با بڵێن شیعی سیاسی عێراقی تیا جێبەجێ ئەکرێ، زۆربەی ئەو ناوچانن کە ناوچەی دەوڵەمەندن بە کانزای سروشتی و بە تایبەتیش بنەوت. مەسەڵەن کە سەیری کەرکووک بکەیت، لە کەرکووکەوە ئەو ڕێگەی حساب بکەیت تا ئەچێتە شنگال و ئەچێتە عینزال و ئەچێتە سووریا، هەموو ئەو ناوچە نەوتیەیە و وەکو دەرەکەوێ ئەم تەرقی سەبایە ئەگەر بەردەوام بێ یانێ پشتێنەیەکی کامل دروست بکەن لە دەور و بەری ئەو ناوچە نەوتیەوە یەکجار هەموو مەسەلەی نەکان بگوازنەوە بۆ خۆیان و دەسەڵاتە ئابوووریەکانی کە هەیە هەتا لەژێر دەستی عەرەبی نیشتەجێی مووسڵ، تکریت و ناوچەکانی تر حەویجە و ئەو ناوچانەی کە هاوسنوورە بن لە مادەی ١40 لەگەڵ کووردە، هەموو ئەمانە بە یەکجار ئەگوازنەوە بۆ خۆیان. واتە ئارمانجەکە بەس ئارمانجی سیاسی اقتصادیە، ئارمانجی سیاسی اقتصادیە بە مەسەلە سیاسیەکە ئارمانجی اقتصادیەکەی خۆشیان ئەپێکن و ئەوەندەی تر فشارە خەنە سەر هەرێمی کوردستان بۆی هەرێمی کوردستان دەڕووی اقتصادیشەوە لاواز بکەن و ئەو ئارمانجانی خۆیان هەیەنەکە بەداخەوە ئێمە ئەبینین هەندێک بانگەشە ئەکرێت. بۆ نمونە ئێستا ئێمە لە کاتی کە ئیمڕۆ بەرنامە ئەکرێ گفتوگۆی موازنەی ساڵانەی عێراق هەیە لە مەجلیسی نوابی عێراقی، ئەبینین نوێنەرە شیعەکان لە زۆر لایەنی سیاسی شیعە بانگەشەوەکەن کە ئەسڵەن نابێ یەک فلسیش بە هەرێمی کوردستان بدرێ. هەندێک ئامار و داتاش نیشانەدەن کە مەسەلەن هەرێمی کوردستان لە محافظەیەکی عێراقی زیاتر پارەی دەسەکەی ئەو مەسلەی سیادی و مەسلەی هەرێم بوون و ئەمانە لە بەرچاو ناگرن و جگە لەوەش ئەو میزانیانەی کە ئەڕوا بۆ وەزارەتەکان بۆی لەو ناوچانە خەدەمات پێشکەش بکرێ نیشانی نادەن. تەنها چی نیشانەدەن؟ ئەو قەبارەی مەسەلەن میزانیە کە بۆ محافظەیەک لە تەنمیە ئەقالیم یا لە مەسەلەن میزانیە بۆ خودی محافظەکە دیارەکرێ لەگەڵ ئەو 112.6 کە گوایە بدرێ بە هەرێمی کوردستان، ئەوە نیشانەدەن. بۆیە من پێم وایە ئەم مۆزوعە ئەبێ زۆر بەوردیتر ینی لێکۆڵینەوەی لەتر بکرێ و لایەنە سیاسیەکانی کوردستان عەقڵانی تر لەم مۆزوعە بیر بکەنەوە و ئەو جیاوازیە کە ئێستا هەیە لە ئاستانەی چوون بەرەو هەڵبژاردننی ئایندەی مەجلیسی نوابی عێراقی ئەگەر بکرێت لە 6 ئەو جیاوازیانە تۆزێک کەمتر بکرێتەوە بین نیشتیمانیانە بیر لەمە بکەینەوە بەدەر کاڵم نیشتیمانیانە بەدەر لە مەسلەی فکری مەذهبی بیر و باوەڕی سیاسی ئەوانە مەسلەیەکی نیشتیمانی بێ بۆ هەمومان. چکە ئەم جارە ئەم پرۆسی تعریبە تەنها تعریبی قەدیم تەنها لەسەر ئەساسی خاک بوو بەڕاستی ئەو کوردی بەدەر ئەناوە مەسەلە نەتەوەکە بوو. بەڵام ئەم جارە تعریبەکە مەسلەی تەنها خاک نییە، مەسلەی بیر و باوەڕە، مەسلەی سڕینەوەی وجودە، مەسلەی هەڵواشانەوەی ئەو 100 ساڵ خەباتەیە کە ئیمڕۆی هەرێمی کوردستانی پێ دروست بووە. بۆیە گرنگە ئەوها بیری لێ بکەین. دکتۆر هیچ خۆتی ئەڵێ بیڵێ، بەڵام ئەگەر باسی سکاڵای نێودەوڵەتی ئەکرێ ینی لەسەر ئاسی نێودەوڵەتی بتوانێت بجوڵێن بۆ خۆی کاک بەرەم گرفتی ئێمە لەوایە کە ئەم زەمینە سازەی ئەم پرۆسەی کە ئیستە لە ئارادایە بۆچی منوتم باشترین زەمینەی بۆ ڕەخسێنراوە و بە پلانیش ئەوەیە کە ئێستا عێراق ئەو نمایشانەی ئەم چەند ڕۆژەی ڕابردووش بینیمان
زۆر هەوڵێکی زۆر جددی دراوە و تا حدێکی باشی سەرکەوتوو بوون لەوەی کە ئەو پێناسە دەستوری کە بۆ عێراق کراوە من جارێکی تری شتومە کە وڵاتێکی فرە پێکهاتووی فرە مەسەبی فرە نەتەوەیە ئێستا وردە خەریکە ئەو سیمایە لە عێراق ئەکرێتەوە بەڵکو دروستکردنی مەزهەب و پێکهاتەی سەردەستە لە عێراقا دروست کراوە و کراوەتە ناسنامەی عێراقیش وە لە پاڵ پەردبوون و پەرتەوازەیی سوننەیە کە هەتا دێ بەرەو پوکانەوە ئەچن و لە پاڵ سەرقاڵبوونی کوردیش لەم لاوە خۆمان بە خۆمان و قۆڵبادانی یەکتر و ئەوانەوە کەس بەلایەوە ئێستا گرفت نییە ئایا ناسناوی ئەم وڵاتە چی لێ ئەدێەوە چۆن پیشانەدرێ ئەوە لە لایەکی ترەوە ئێستا لە عێراقا من زۆر جارم قسەیەم کردووە هیچ کام نە لە دەستور بەکردنی ڕاگیراوە تعتیل کراوە و بۆ ئەمەش هەم زمینە سازی سیاسی بۆ کراوە هەم زمینە سازی کۆمەڵایەتیشی بۆ کراوە بە تایبەت لە دوای ئۆکتۆبەری ساڵی 2019 ئەو کاتێک کە خۆپیشاندان دروستە بێ یەکەم وەڵامدانەوە و بەهان لەساس کاردانەوە بەرامبەر بە خۆپیشاندانەکانەوەی ئەڵێن ئێمە دەستورتان بۆ هەموارەکەین ئەو داوای کارەبا و پاکردنەوەی زبڵ و جادە و ئەوە ئەکا نێشتنی گەندەڵێکە ئەمەڵەکە کە هەموو گرفتەکان سەرچاوەکەی دەستورە ئێستا لە ئاستی کۆمەڵایەتی وا دەستور نمایش کراوە لە دیدی هاوڵاتیانی عێراقیە کە سەرچاوی هەموو کێشەکانە و خاڵێکی دیکەش ئەوەیە بەڕاستی ئێمە ئێستا حالیان چەکی یاسا و دەستور بەدەستی کوردستانەوە نەماوەتەوە لەسەر ئاستی ناوخۆی لەبەرەوە هەم محکەمەی ئیتیحادی بەکردنی تعتیل کراوە و هەم خودی دەستورەکە و ئەوەش حاڵی پەرلەمانە کە ئێمە ئێستای بینیم ئەوەی ئەمێنێتە تایبەت بە سکاڵای نێودەوڵەتی من پێم وانیە جەدوایەکێ بێت لەم قۆناغەیە چکە هەمیشە سکاڵا نێودەوڵەتەکان ئەو کاتە کارایی و یاراییان باشترە ئەو کاتێک کە ڕێکارە ناوخۆیەکانی بڕی بێ و جەدوایەکی نەبوو بێ لەبەرەوەی ئێمە ئێستا ڕێگا ناوخۆیەکانمان لێگیراوە من پێمانە جەدوایەکی کا خێری دوو خولەکێک داویێت ئەس پێشنیارەکە بدەم پێشنیار ئەوە بۆ تایبەت بۆ پیاوێت ئاینی زەلامێت ئاینی وان ئاینل دەبەرێت زەلامێت ئاینی سنە و زەلامێت ئاینی مەسیحی و زەلامێت ئاینی دیسانیەت ئێزدی ئەوە لازمە دەورە خۆ ڕابن نهۆ چونکی ئەو نهۆ ئەوێ مەهانەوێت کەنە مەهانەک و حێجەتەکە دینی یەت ئێنە نافەوێت دەبەرێت گەرەکە ئەو دەورە خۆ ڕابن دەورە خۆ ببینن بێجا پێک بەڕوتێن کۆنفرانسێکی چێتکان چنە حتە بە حسینیە گەلوانت ئاخبن ڕاستە مەسەلەکە سیاسیە بەس ئەوێ ڕێگەکە دینی چنەوێ مۆزوعێ من بێت ئەس تاکیدت سەر زەلامێت ئاینیت مەسیحیا بکەم یعنی 24 یازە 2013 برای مەسیحی هەولێرێ کۆنفرانسێک چێکردن بناوی ئەصدقاء بەرتڵڵا مەبەست ئەوانە سەرێکیش ئەو بوو شیعە یەتێن ئەوێ دەبەرێت کڕن یعنی خەڵکی ئەوێ دەبەرێ ئەوێ و سەر پەیڕۆکرێت مەزهبی شیعینە و شەبەکن هەندێکە شەبەکە شیعانە ینی حالێوانەیە مادی نەگەلێکی باش بوو کەچی ئەمر بینی شەب ڕۆژەکەدا هەرێکی سەدا هەزارە دۆنەم کڕین ئەو پارەش کێ دەرێ ئینە یعنی ئەو دەڤرە یا هاتیە تەشەیعکردن بڕێیا کڕینە عەردی دەبەرە دەشتا مووسڵک و گەلک ژێ مەسیحینە لێ دەبرێت لەوە ئەوان کۆنفرانسێک بەرەبێ چەندێک چێکرد بیسە ئەزهانت دەم پیاوێت زەلامێت ئاینیەت مەسیحی و هەروەسا بڕێ ناڤەندێت خۆ ئێل دەرڤەژی ینی ئەوێ مۆزوعی جارەکە دیفشاری نەڤە بۆ هەندێ ئەف بابەتە ئانکو ئەف ئاریشانۆکە تێت بۆ کوردستانی سەر نەگرێت و گەلک سپاس دەستان خۆش بێ ببڕن هیچ کات نەما سپاسانەکەم گفتووەکە زۆر باش و بەسوود بوو بەڕێزان کۆتایی ئەم بەرنامەیە بە بەسەرهاتێک کە 48 ساڵەمەوە پێشتر لە کوردستان ڕوویداوە ساڵی 1970 لە هاوین 1970 ئەو وەختەی کە ڕێکەوتنامەی یانزەی ئازار لە نێوان حکوومەتی عێراق و سەرکردایەتی شۆڕژ کەوتۆ واری جێبەجێکردنەوە ئەو وەختە هەڵمەتێکی چڕی تعریبکردنی شنگال و دەوروبەری دەستی پێکرد لە وەختەیە بارزانی نەمر بانگاوازێکی گەورەی بۆ هەموو خەڵکی کوردستانی باشووردا کەوتی ئەبێ مانگرتنێکی مەدەنیانە یاخوب یاخیبوونێکی مەدەنیانە ڕابگەێنن بەرامبەر بە دژ بە تعریفکردنی شنگال لە 25 ساڵی 1970 بە ماشێتێکی گەورە لە ڕۆژنامەی تاخی مانگرتنی سەرتاسەری لەسەر بانگەوازی بارزانی ڕاگەیەندرا ئەو وەختە هەموو کوردستانی باشوور بە کەرکووک بە مووسڵ بە سلێمانی بە هەولێر بە هەتا خانەقین و شنگالیش مانیان گرت و دوکانیان داخز و کەس نەچوە سەرکار ئەو وەختە 48 ساڵەوە پێش ئەم هەڵوێستە هەبوو
من نازانم ئێستا بۆچی لە ئازەم تەعریبە سڕەیە بێدەنگی هەیە. تاقێکی تر خواتان لەگەڵ و بەخواتان ئەسپێت.